ناوەندی کوردستان بۆ ئیعجازی زانستی لە قورئان و سونەت لە ژێر دروشمی ئیعجازی قورئان و سونەت هاندەرە بۆ توێژینەوەی زانستی بەڕێوە دەچێت. بڕیارە چەندین توێژینەوەی زانستی لە بوارە جۆرا و جۆرەکان پێشکەش بکرێت. بەڵام بەڕێزان، جەلال محەممەد پەیامنێری پەیام لەو بارەوە زانیاری زیاترمان پێدەدات. جەلال سڵاوی خوات لەبێت، وەک لە هەواڵەکەی ئێمەدا هاتووە ئەمڕۆ ناوەندی با بڵین ناوەندی کوردستان بۆ ئیعجازی زانستی یەکەمین کۆنگرەی خۆی لەژێر دروشمی ئیعجازی قورئان و سونەت هاندەرە بۆ توێژینەوەی زانستی بەڕێوە دەبات. زانیاریەکان لەو بارەوە چین لای تۆ؟ سڵاو لە تۆ کاکدانا. لە بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پێیان بێت دیارە ناوەندی کوردستان بۆ ئیعجازی زانستی لە قورئان و سونەت مؤتەمەرێکی ساز کردووە بۆ ئەو توێژینەوە و ئەو تحقیقاتانی کە کراوە لەسەر ئیعجازەکانی ناو قورئان و سونەتدا، و ئەم مؤتەمەرە لە شاری سلێمانی 2 ڕۆژ دەخایەنێ. میوانی عولەمای گەورە، دکتۆر، پرۆفیسۆر و لە بوارە جیاوازەکاندا کەسانی تایبەتی تایە کە لێکۆڵینەوە و تحقیقیان کردووە. لێرە ئەو لێکۆڵینەوانیان دەخەنە ڕوو. ئەوە لە کۆتاییشدا دیارە ئەمانە پێشتر بەرهەمەکانی چەندین بەرهەمی جۆراوجۆریان هەبووە لە بڵاوکردنەوەی ڤیدیۆ و نامیلکە و ینی کتێبی جۆراوجۆر لەسەر ئیعجازەکانی قورئانیان خستوێتە ناو بازاڕ و بەردەست خوێنەوەرانەوە. و ئەم ناوەندە دیارە لە ساڵی 2001ەوە یەکەم ناوەندەکە لە کوردستانە دروست بووەوە. چەندین ینی پێشتر پرۆژەی ئاوایی هەبووە. من لێرە بۆ زانیاری زیاتر لەگەڵ بەڕێز دکتۆر دیاری لە لیژنەی ئامادەسازی ئەم کۆنگرەیە زیاتر گفتوگۆ دەکەم. کاک زۆر سپاس بۆ دەرفەتە. ئێوە لێرە ئەمڕۆ توێژینەوەکانتان تایبەتە بەچی و پێشتر توێژینەوەتان هەبووە؟ ئەم توێژینەوەی ئەم ساڵش لەم کۆنگرەیەدا بەرهەمەکەی چی لێ دەکەن؟ سپاسناکەم. بسم الله الرحمن الرحیم. لە ماوەی 2 ڕۆژە 21 مانگ لە شاری سلێمان ئینشاءڵڵا ئەم کۆنگرەیە بەڕێوە دەچێت کە تیاتە 18 توێژینەوەی زانستی پێشکەشەکە لە بارەکانی پزیشکی، هەندەسە، فیزیا، زانستی زمانەوانی، زیراعە و چەندین بابەتی تری زانستی. دیارە ئەم 18 توێژینەوەیە لە کۆی زیاد لە 72 مڵەخەسمان بۆ هاتووە کاتی خۆی کە ئیعلانمان کرد لە ئیعلانی مؤتەمەرەکەمان کرد بەناو فلتەری لیژنەی زانستیاتە پەڕێوە. دواوە 33 بەحث قبوڵ کرا، لە 33کەش کە ئێرە نێرا بۆ مقاومە زانستیەکان تەنها 18 بەحث ماتوە کە پێشکەش ئەکرێ ئینشاءڵڵا. ئەم بەحثەکان پەیوەندیان هەیە بە ئیعجازی زانستی لە قورئان و سونەتە، وەکو باسم کرد لە بوارەکانی پزیشکی یان بیۆلۆجی، لە باوەری زیراعە و ئەمانە. کۆتاییدا بوون دەیکەنە کتێب، دەیکەنە نامیلکە، چۆن بڵاوی دەکەنەوە، چۆن دەیخەنە بەردەمی خوێنەران؟ ئینشاءڵڵا بەتەمایان دیکەن بە کتێبێک کە هەموو بەحثەکان بڵاو کرێتەوە. یەکەم بێگومانی خۆتان ئەزانێ ئێمە مجەللەی هەیفمانەیە کە مختصە لە ئیعجازی زانستیە، مجەللەیەکی فەصلیە 3 مانگ جار دەرەچێ. هەنێکی ئیسفادە لێکن بۆ هەیفش و خۆشیان بەجیا لەوا چێ بە کتێبێک ئینشاءڵڵا بڵاو بکەینەوە. تەنها بۆ خوێنەوەران ئێوە ئەم ئیعجازانەی کە هەچانە لە قورئانە لە بوارە جیاوازەکانە ڕەنگە شتێکی بۆ منە تایبەت بێ بۆ هەندێک لە خوێنەران بۆ من لە بوارەکانی زانستی، فیزیاوە، کیمیاوە هەمووانەیە. ئەمانە پێشتر چۆن ئامادەکاریتان بۆ کردووە؟ پرۆژەی ترتان دەبێت؟ بێگومان وەکو جەناب دەفەرمێ مەرسەکە زانستی زیاتر بۆ نخبە بێوانەی کە بەڵام بۆ خەڵک باسم کرد ئیسفادەی لێ ئەکرێ بۆ هەیف کە بەکرێ بە مەقالەی زانستی ئیمانی ئینشاءڵڵا بڵاوەکرێتەوە. دەبێتەوە وەڵامدانەوە بۆ کەسانی کە زۆر جار نەکۆڵی لە هەندێک ئیعجازی قورئاندا. بێگومان ئیعجاز دوژمنی هەیە لە دەرەوەیوانی دایرەی ئیسلام وانەی کە دژاتی ئیسلامەکەن پێیان ناخۆشە کە موسڵمانان پێشکەوتوبن لە ناحیەی زانستیەوە یان قورئان و سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاماژەی زانستی تیابێت کە ئیعجازە و ناکرێ لە پێش 1400 باسی ئەو شتانە بکرێ. بێگومان ئەوان زۆر پێ دڵتەنگە بن، بەڵام ئەمە سەبەبێکە لە سەبەکانی بۆچی ئەم ناوەندە دروست بوو ئەسڵەن بۆ ئەوەی کە ئێمە بە زمانێکی زانستی سەردەمانە بتوان وەڵامی ئەو گومانانە بینەوە و هۆکارێ بێ بۆ بانگەوازکردنی خەڵک بۆ گەڕانەوە بە لای ئیسلام. بەنسبەت لەناو حتا لەناو موسڵمانیش جاریوە هەیە گلەیانی لە ئیعجازی زانستی گوایە زیادە ڕەویتیا بێگومان هەیە، بەڵام ئێمە وەکو ناوەند وەکو مجەللەی هەیف وەکو لیژنەی زانستی کە من بڕادە لیژنەی زانستیم لە مؤتەمەرە شتەکان ئەگەر زانستی نەبن و زانستێکی تەواوەتی نەبێ بە هیچ شێوە مەقبوڵ لە لای ئێمە بڵاو ناکرێتەوە. بوارە پزیشکیەکەیە چیتان هەیە؟ لە بوارە پزیشکەکە باسی بەکارهێنانی شیرمان هەیە لە عیلاجی شەکرەیە، باسی کەیفێتی ئاو خواردنەوە و تەسیرەکەی لەسەر مەعیدە بەحسە هەیە، بەحسێکی تر هەیە لەسەر شتی لە دەماغە هەیە کە مناڵ کە کۆرپەڵەکە لە دایکە بێ یەکەم جار چ سنتەرێکی ئیشەکە کە ئاماژەیە بە هەنێ ئیعجازی زانستی لە هەنە ئاەتە. کیمیا و فیزیاکەیە چیتان هەیە؟ چکەم ڕەنگە شتێکی دەگمەن بێت. بەڵێ وڵا لە فیزیاش دوو بەحسمان هەیە لەسەر هەنێ ئاماژەی زانستی لە هەنە مۆزعی تۆ شتێکی بڵین علمی دقیقە باسەکرێ ئینشاءڵڵا.
سپاس بۆ زەرفەتەکەتان بەخشی کاک دانا دێمە لای جەنابە دەکە پرسیارێک بێت دیارە مۆتەمەرەکە 2 ڕۆژ دەخرێنەوە کاماژەشی پێکرد لە کۆتاییدا ئەمانە دەکرێنە نامیلکە و کتێب بووە دوجار بە هەندێکیشی وەکو ڤیدیۆ بڵاو دەکرێتەوە دەخرێتە بەردەم بینەران و خوێنەرانی ئەم زانستەی ئەعجازیانەی کە لێرە پێشکەش دەکرێن. جەلال محەممەد پەیامنێری پەیام لە شاری سلێمانی و لەگەڵمان بووی. سوپاس بۆ زانیاریەکانت، سوپاس بۆ میوانەکە.